دووبارە سڵاوتان نەبێ ئەزان و خۆشەویستانی کورسات مەگەزین هونەر هەمیشە ئەو دەنگایە کە لە ساتە بێدەنگەکاندا ئەزرنگێتەوە و دەنگێکی باڵا دروستەکات بە تایبەت هونەری شانۆ کە وەک باڵاترین فۆرمی زیندوی هونەر دەنگ و ڕەنگی کۆمەڵگایە. ئەم ئێوارەی میوانداری هونەرمەند سدی حسێنمان کردووە وەکو شانۆکار لە هەمان کاتا وەکو دامەزرێنەری شانۆی سات کە لە ئێستادا خەریکی پرۆڤەکردنن بۆ شانۆگەریەکەیان بە ناوی وشەینا. مامۆستا سدیق سڵاوت لەبێ ئەم کاتت باش. سڵاو لێبێ مامۆستا. سڵاو لە بەڕێستان و ئێوارەی بەڕێزیشتان باش. مامۆستا گیان سەرەتا بە لە شانۆگەریەکەی کە لە ئێستاە خەریکی پرۆڤەکردنن وەکو شانۆی سات بە ناوی وشەینا دەست پێ بکەین. وشەینا بۆچی؟ وشەینا هەڵگری هێزێکی گەورەیە، هێزێکی گەورەی ڕەتکردنەوەیە. بۆچی وشەیەتان هەڵبژێرد بۆ ناونیشانی شانۆگەریەکەتان؟ زۆر جار مرۆڤ ئەو پێناسانەی کە بۆ بەڵێ دیکە یاخود ئەو وەڵامانەی زۆر جار بووە کە پرسیارێک لێ دەکرێت لە بری ئەوەی بڵێ نا دوو جار بڵێ دوو جار دەڵێ بڵێ نا بەڵێ پەیوەندی بە یاخیبوونی مرۆڤەوەیە. زۆر جار شتەکان ڕێسکەی خۆیان دەگرن بە شێوازێک دووبارە دەبنەوە نا بۆ ڕەتکردنەوەی هەموو ئەو بەڵێیانەیە کە ئینسان تێدا یاخی دەبێت، نا بۆ ژانێک کە ئینسان تێدا شکۆی پارێزراو نەبێت. و ئەم نامەوێ ئەو ناوەڕۆکی شانۆیەکەشی بکەمەوە بەخەت ئەوەندەی کە دەمەوێت لە نمایشدا وەڵامی ئەو پرسیارە نەبدەمەوە لەبەرەوەی هەر دیمەنێک ڕاستە و سەربەخۆیەکی خۆی هەیە بۆەوەی کەمە ئەو وشەینایە شی بکەینەوە. زۆر باشە مامۆستا لە ئێستادا سەرقاڵی پێناسەی ئێمە بۆ وشەینا ئەوەیە کە هەر نمایشەکەشمان سەرەوە بینا کردووە. وشەینا لە هەموو کتێبەکانی دنیا گەورەترە. زۆر باشە مامۆستا لە ئێستادا سەرقاڵی پرۆڤاکردنن بۆ شانۆیی وشەینا. کەی ئەم شانۆیی ئەچێتە نمایشەوە؟ ببوورە دەنگەکە بەڵێ لە ئێستادا سەرقاڵی پرۆڤەکردنن بۆ شانۆیی وشەینا. ئەم شانۆیە کەی بڕیارە بچێتە نمایشەوە؟ لە بانگینەوە ئێمە خەریکین لە مەشق ڕاهێنان داین و بڕیاری ئیشاءالله ماگینۆ ئێمە نمایش بکەین لەبەرەوەی ئەو شێوازی کارکردنی ئێمە لەسەر کارکردن لەسەر ئەکتەر و دەق لە پرۆڤۆ دەنووسینەوە. هەر لە 94ەوە کە شانۆی سات تەرحمان کرد و پێشنارمان کردووە لە 97 لە شانۆی چۆلەکەیەک لە تاوازارەکانی سەما دەکات تەرحمان کرد ئەو بیرۆکەی کە تیۆرێکی شانۆیە و لە تیۆریەکانمان تاوەتوێ کردووە زیاتر لە 30 ساڵم لە خەریکم. ئەو جارەیان بە تەواوی تیۆری و پراکتیکمان هەیە تا ئەو نمایشەی کە ئێمە تێیدا بە خەریکی مەشق و ڕاهێنانین بۆ مانگینۆ لەوانەیە فریاب بکەوین و هەوڵ دەین پێشکەشی بکەین. مامۆستا لە ڕووی فۆرم و ستایلەوە چۆن کارەکەن؟ بەڵێ مامۆستا لە ڕووی فۆرم و ستایلەوە چۆن کارەکەن؟ چۆن ئێمە شانۆگەری وشەینا لەسەر تەختەی شانۆ ئەبینین؟ شێواز و ستایلی ئێمە لەسەر لە حەزاتە زیاتر لەگەڵ ئیشمان لەسەریشی کاری ئەکتەرە لەسەر ئەو لە حەزاتانەیە کە ڕۆژانە ئێمە لە مەشق و ڕاهێنان و پرۆڤەدا دەیدۆزینەوە. ئەواتە ئێمە لە ناو لە مەجهولدا لە لەحزە مەجهولەکاندا کە خەریکی کەشفکردنی ئەو ساتانەی لە یادەوەری ئەکتەردا لەگەڵ زاکیرەی دەرهێنەردا واتە ئێمە 3 خاڵمان هەیە بۆ کاریکردنمان لەگەڵ ئاکتەرە زیاتر ئاکتەر و دەرهێنەر. خاڵێک کە خودی خۆیەتی ئەکتەرەکە، خاڵێکیش کە بە ئەرکە شانۆیەکەیەتی، خاڵێکیش کە کارێکتەرە بەرجەسەی دەکات و کاتێک کە گزارش لە خۆی دەکات لە ڕێی شانەوە کە ئەرکەکەیەتی کارێکتەرێکیش بە بەڵگەوە دێنێتەوە کە شایەدی ئەوەیدا پێش ئەو چۆن ئینسان بیری کردوتەوە و هەموو ئەوانە تاوتوێ دەکات بۆ ئەوەی کە تعبیر لە خۆی بکە. لە ناو لای ئێمە شێوازی کارکردنی لە حەزاتدا کار دەکەین وەکو گوتم ئێمە لە ناو پرۆڤەدا
دقەکە دەنووسینەوە ئەکتەر خۆی دەنووسێتەوە لە حەزاتەکان دەنووسێتەوە کارێکی قورسە لەبەرەوەیشە پرۆڤەکەمان دوور و درێژ جاری وایە دەچینە ساڵەوە ئێستاوە لەو ماگەمە لەو پرۆڤەداین و یەکێک خاڵی زۆر گرنگ کە یەکەویش ئاکتەر لە شانۆی ساددا ئەوە یا ڕاستەخۆ گزارش لە خۆی دەکا خۆی لە پشت هیچ کارێکتەرێک ناشارێتەوە هەروەکو وتمان کاتێک کە کارێکتەرێکیش بەرجەستە دەکا لە زمنی شانۆیەکەدا بە نمونە دەیهێنێتەوە بە شایەت دەیهێنێتەوە کە پێش ئەو خەڵکانێکە بۆ هەمان ئەو بیرۆکەیان هەبووە و گەیاندویانە و دەیان هەوێ بە شایەت بانگیان بکەن ئەو کارێکتەرانە هەم ئەکتەرەکە خۆی کە بۆ خۆی چۆن بیر دەکاتەوە هەم ئەو کارێکتەرێکە بەرزەستەی دەکات و کارێکە زیاتر لە ناو پرۆڤەدا ئێمە ئەو خاڵانەشی دەکەینەوە بەڵێ کارێکە ئیشاڵا لە نمایشدا دەیبینن و هەوڵە دەین زیاتر گزارش بێ لە خودی خۆمان گزارش بێ لەو بار و دۆخانێک ئێمە تێداژین زۆر باشە کەواتە ئەتوانین بڵین ئەکتەرەکان خۆیان ئەتوانن لەم شانۆیەدا بەشدار بن کارێکی قورسنیە یاخود ئەبێت ئێوە بڕیار بدەن لەوەی کە ئەم ئەکتەرە ئەتوانێت نواندن بکات لەم شانۆیەدا ببوورە دەنگەکە باش نادەلام بەڵێ پرسیارەکەم ئەوە بوو ئەکتەرەکان خۆیان ئەتوانن ئەوەندە قورسنێ لەوەی کا بتوانن لەم شانۆیەدا بەشدار بن یاخود ئێوە بڕیار ئەدەن لەوەی کە ئەم ئەکتەرە توانای ئەوەی هەیە کە لەم شانۆیەدا نواندن بکات هەموو ئاکتەرێک کە ئامادەیە ئاکتەر کە ئامادەیە مەسەلەن ئامادە کراوە بەشق و ڕاهێنان و بەوانەی کە ئەو زانیاری کە لەسەر شانۆ وەریگرتووە لای ئێمە کاتێک کە کار دەکات بە جۆرێکە قورسیەکەی ئەوەیە کاتێک کە چۆن گزارش لە خۆی دەبکات کاتێک کە ئەوەیە چۆن ئەو لەحزەیە کە کەشفی دەکات وشەکان و ڕستەکان چۆن ڕێک دەخات کردارێک هەیە کە لە ناوان دەق دروستکردنی ئێمەدا هەیە ئەوەیە کە تۆ چۆن ڕستەکان چڕ دەکەیەوە چۆن گزارشتەکان چڕ دەکەیەوە و چۆن وا دەکەی بە کورتترین ماوە بە لە حەزات گزارشت لە ئەو حاڵەتی بکەی کە ئەو لە حەزەی بکەی کە تێیدا دەژی کاری قورسی ئەکتەر ئەوەیە کاتێک کە مەشقی نەکردووە کارەدەی خوێندوێتەوە کە دابڕاوە لە شانەوە بەڵام بۆ ئەکتەرێک قورس نییە کاتێک کە لە قوتابخانە شانۆیەکاندا زانیاری هەیە و مەشق و ڕاهێنانی بەردەوامی هەیە و ئەکتەری ئامادەیە ببورن و کارێکە دەزانێت کە هەمی شانۆیەکە خەمی شانۆیە وەختێک کە دێتە لای ئێمەش کە هەوڵ دەین بێکەوە کارکەین زاکی لە گۆڕنەوەی هەردووکمانە واتە بە بڕیاری هەردووکمانە دەگەینە خاڵی کۆتاییان لە حەزەی کۆتایە کاتێک کە گزارش دەکا و نواندن لە ناو ئەو شانۆی کە ئێمە کاری پێ دەکەین هەروەکوتم لە سێ خاڵدایە هەم خودی خۆیەتی هەم ئەرکە شانۆیەکەیەتی هەم کارێکتەرێکە بەرجەستەی دەکات لەبەرەوەی ئێمە لە شانۆ لە ئێمەوە دەست پێ ناکە ئێمە لقێکە لە شانۆدا واتە لقێکە بۆ ئەو شانۆیەکە ئێمە بڕوامان پێ و کاری بۆ دەکەین نەک ئەسڵ بێ بۆ هەموو بنەماکانی شانۆ هەموو لە دنیادا هەر بۆ جۆرە بووە چەند جۆر قوتابخانە و شێوازی شانۆ هەیە کە کاری پێدەکەن و هەمیشان دەستا و دەستیان کردو بۆ پەرستاندنی کاری شانۆیە ئەو کارەی ئێمەشکە با بڵین ئەو بنەمایانێک ئێمە کاری پێدەکەن لەسەر شانۆی سات ئەوەیە کە جومگەکانی کە با بڵێن بەرنامەکانی میتۆدەکانی ئەو بنەمایانی کە کاری پێدەکەین ئەوە نییە بتوانم پێ لە پێناسێکدا کۆی بکەمەوە بەقەد ئەوەندەی کە کاری ئەکتەرە لە ماوەیەکی دوور و درێژدا هەم ئەو بنەمایانی کە ئێمە کاری پێدەکەین هەم ئەوەی کە چۆن گزارش لە خۆی دەکات و کاتێککە بە مەشق و ڕاهێنان ڕادەهێنرێت خەیاڵی دەکرێتەوە زاکیری دەکرێتەوە فکری دەکرێتەوە بۆ ئەوەی بتوانێت چۆن گزارش لە خۆی بکات و چۆنیش دەق دروست بکات و چ شێوازێک کارکردنە ئەوە پێویستی بە ماوەیەکی دوور و درێژەیە. بەڵێ مامۆستا خەونی تۆ وەکو دامەزرێنەری شانۆی سات بۆ داهاتووی ئەم شێوازی کارکردن لە شانۆی سات چییە؟ ببوورە نازانم دەنگەکە زۆر لاوەزە مامۆستا پرسیارەکەم دووبارە کەمەوە خەونی بەڕێستان وەکو لێ کردووم داوای لێبوردن دەکەم کە چونکە لە پرسیارەکانتان تێناگەم کەمێک بە تێکەڵاوی قسە باشە مامۆستا پرسیارەکەت بۆ دووبارەکەمەوە خەونی بەڕێزت وەکو دامەزرێنەری شانۆی سات بۆ داهاتووی ئەم شێوازی کارکردنە لە شانۆیە چییە؟
کاتێک کە هەموو تیۆرێک لە دنیادا با بڵێن کە تۆ کە لە تیۆرێکی زانستیت هەیە بە تیۆرێکی زانستی هەڵدەوەشێنرێتەوە یاخود پێشنیار دەکرێت ئینسان مرۆڤ کە گزارش لە خۆی دەکات لە بیری بۆچوونی خۆی دەکات بەو قۆناغی کە ئێمە پێیدا تێپەڕیوی لە ناو شانۆدا و با بڵێن ئەو فێرگەی کە ئێمە تێدا پەیمانگای هونەرە جوانەکانە کۆلیژی هونەرە جوانەکانە یاخۆت هەموو ئەو ستایل و ئەو هەموو کتێبانێک کە لە دنیادا هەیە تۆ بەرکەوتە لەگەڵ هەموو ئەوانە هەیە لای من پرسیارێکەوە یا شانۆ لای من چی بوو هەرەوە بگەشم بە لەحەزات هەر شتێک کە ڕووەدا خۆی لە لەحەزێکدا دەبینێتەوە من بەردەوام ئێمە بەردەوام ئەو لەحزانە دەبینە ناو شانەوە پێی دەڵێن سەرچاوی کردار سەرچاوی کارێکتەر سەرچاوی دروستکردنی ڕوودا و چیرۆک و ئەو خەونێک ئەمریش هەمە خەونێکە بەوەی کە شێوازێک لە شێوازەکانی بنچینە و بنەما و تیۆری هەبێ هەم تیۆر هەبێ هەم پراکتیکە بێ لەبەر ئەوەی زیاتر من لە 30 ساڵە خەریکی ئەو بنەمایانم وە گەشتومەتە ئەوەی کە ئێستا هەرچەند پێش ئەوەش ئەمە ئەنجامەکانم دەستکەوتووە کارەکانی کەمان زیاتر لە 20 کارمان کردووە هەر بۆ شێوازی کارکردنەمان بەو ستایلی کارکردنەمان بۆ بنەمایانێکە ناوی شانۆی ساتە بەڵام ئەو جارەیان خۆمان چڕ کردوتەوە لە کارێکدا کە بەرکەوتەیەکە لە نێوان کۆمەڵناسی و لە نێوان گوزارکردن لە خودی و خۆمان و ڕاستە و خۆکە بەربینەر دەکەوین ئینشاڵڵا کە نمایشەکەشتان بین ئەنجامی کارەکە و ئەو پرسیارێکە هەتا لە شێوازێکی کارکردنە بە هۆی شانۆیەکەیەوە دیمەنەکانەوە سینۆگرافیاوە هەموو ئەو ڕێگەزانێک کە نمایشێکی شانۆی لێ پێکدێت بەهۆی ئەوانەوە وەڵامەکانتان دەست دەکەوێت کامە چ شێوازێک چ شێوازەکە لە شانۆوە لە کوێی شانۆی دنیادایە بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستاستە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بوو زۆر سپاس دەکەین دووبارە و هیوای سەرکەوتنتان بۆ خوازین زۆر سپاس.